حاقی ئەبروت هەڵتەکێنا بزەی شیرین لە لێوت هەڵوەرێنا بە زەردەخەنەیەک ئەی خۆشەویستم بناغەی ژانی ژینم هەڵوەشێن. سلااوێک لە ناخی دڵمەوە پێشکەش بە ئێوە خۆشەویستان ئازیزان ئەم جاش بە هاوڕێتی ستافی هاوکارانم هاتوین بۆ گوندێکی تر کە ئەم گوندە جوانە ناوی حاجی ئالیکەندە. حاجی ئالیکەند سەر بە دەهێستانی قەرەبڵاغی شارە جوانەکەی مەهابادە. گوندی حاجی ئالیکەند لە 130 ماڵ و نزیک بە 600 کەس دانیشت و پێکاتوە. هاوڕێمان بن با بڕۆین ناو گوندە جوانەوە لەگەڵ دانیشتوانی بدوێت. سلام علیکم. شکر خوشکێکە زۆر سلامەتی جاڕۆکە کامێراکەمان بابت بینین باش ممنون سلامەتی ئەچی بۆ کوێ لە چیەکەی وڵاتم بۆ نانەوەخانیان دێنمەوە نانەوەخانەی لێ ئەرێ وەڵا لە مێژە نانەوەخانی لێ یانە ئێستا بۆتان وڵای تقریبان 20 ساڵ دەبلێتی 20 ساڵ ئەی پێشتر کەس نەبووانی نا ئێستا لە ماڵە خۆی نانی دەکرد و مەسەران هەیب لێ بەدەوە و شتا ڕشتی لێ کرد و ئەیسەک زەوانە خۆشتر بوو لە الحان باوەڕ دەکەی کولێرە چەورەماندا کولێرە چەوران دەکرد و دەمان بردە مەزراتین و بەرمان گەشت زۆر خۆش بوو. ئەی ئێستا کەس نییە تەندوری ببێت و بەعزە کەسەکانە هەڵکێوە دەنان نییە ئەی تەندور کە سازەکان جیرانەکان پێکەوە کۆ بنەوە کە دابنیشن کەلانە دروست بکەن یان کولێرە دروست بکەن ناوەڵاوانە نەماوە نەوەڵاوانە هەچی نەماون نێوانت لەگەڵ دەرو جیرانەکە تا چوانە الحەمدولillah زۆر باشین دەروزیرانی چاکم هەیە زۆران ڕازیم. ئەگەر بتانەوە بچن بۆ شوێنێک ئاوە گشتان پێکەوە جەمەوە بن بڕۆنیا بۆ کێو بێت یان بۆ کار بێت یان بۆ مرەبا دروستکردنێ تورشی دروستکردن ئەرە لە کۆمەرجێکتر دەکەین مەسەرم بەسەر خۆشیێکی بیە بۆ مەڕاستمێکی بێ پێکەوە دەچین و دینەوە دەسەجەم ئەی گەڕەکێک دەچینی دی باش ئەی مناڵتەیە دوو قەراشتم هەیە باشی شەڵڵا خوا حەفزیانکە ئەی ئەوە نیان بۆ نانوشەیە هەر خۆت دیکاری ماڵ هەر خۆتەیکەیت و هەر بۆ خۆم دێم ئەخوێنن مناڵەکانە ئەریێوەڵا ئێشتا منەوە کە نامزەڵی هەیە دەڕوا ساڵەکانە دێ باشە کەوایە دایکی بوو کیوانە بەرێوەڵا ئەی پێت خۆش بوو کچەکە شووی کروەیان ئارێوەڵا دنیا خۆشحاڵم بۆ مسەر بندی. ناوتان لەبێ باشی شکر سلامەتی ماندوو نەبێت خێر سەرچاو خەریکی چین وڵای خەریک جۆشکاری دەی لەشتان ساغ بە ئێوە وەسان یا ئەوان نەوەڵا منم ئێوە وەسان دەی لەشتان ساغ بەخوا لە مێژە ئێرەتان کردوتەوە ئەرێ وڵا چەند ساڵە بێ لە ساڵی هەفتەوە کاری جۆشکارە دەکەم هەشت لە مێژە ئەلحانەوە 98 20 ساڵە بەڵ 20 ساڵە بێ ئەی پێشدرە و کات تەمەندان کەمتر بوو وانە چۆناو چۆن بوو کە هاتن ڕوتان کردن پیشەوە بە شتێکی ئاواتان دانا وڵی قەدیمێرە جۆشکارێکی لێ و جۆشکارەکە زاری وا لە شارشتی بوو ئەمەش هەر لە قەدیمەوە کەشاوەرزشتیمان کردەوە دەوات کەشاوەرزیمانە بووە محتەل بووین ناهیلاز ڕوومان کردەوە کارەی وەلعانیش ڕاست دێنی زۆر باشە ئەی یانی ئەوە نەبووە کە بڵێن بابتان ئەو کارێک کردبێت ئێوە شوبێتنە سەر ناوەڵی باب قەتی بەلای سەنحەتی دانەڕۆیەوە هەر خەریکی کەشاوەرزی و محەمەلە چی بوو بەڵێ زۆر باشە لەشتان ساغ بەیەخوا لەو کاری وایەکەی ڕازی دڵخۆشی تایە وڵی خۆ هەچ کارێکی بیکەی بە دڵەوەنێکی خۆ ناکرێ بەڵام ڕێک گرانی لەعان پیاوی سار کردوێتەوە لە هەچ کاری دیکێ ڕێی سار کردوویەوە هەموو شوێنێک کەروایە بەخوا یعنی ئێشە بنیامی تر چی بڵێ فەنەری دەکرین بە 5,000 تمەنی ئەی خەڵکەکە ئەوە کە گرانی بووە هەراوە دێنە لات بڵێن دێن وەلی ساڵان نەفرێک مەسەرن کابراش کە شاوەرز دەستێکی تیغە سەر دەکرد دوو دەست سەر دەکردەوە الحان
مام ناوەندی دەگوزێرێن دەستەی سەر دەکاتەوە. وای چاکەکەی تر بڕۆن و تا ساڵێکی ترنێنەوە یان نا هەر خدای چاک خاصیەکە خۆی باشە وڵا جاری وایە چاک ئێمە مشترین وانە چۆنە لێ ڕازی ئەرێوەڵا زۆری لێ ڕاست وا بووە شتەکە لە وەسەتی کارەکە تا پشکێ بە خڵای دەستچێش دەبەردوشتی گیرێ دەشتچی ئەرێوەڵ ئەی باسی خەڵکەکەم بۆ کەم بزانم لە دێهاتەکانی دەور و پشتیشەوە دەنیان نا هەر کار بۆم دێهات بەڵە دێن لە دەرمانەوە دێن لە قەمتەرەوە دێن لە بۆزەوە دێن لە کات و خاصەوە دێن. چۆنەکە نەڕۆشتی تۆ بۆ شار هەر لێرە ماویتەوە وڵی خۆ لێرە لەبەر دایک و بام لێوان لێرە نیشتە زیێنم سەبارەت بە دڵیوان لێرە مامەوە. دێ باشی ئینشەڵڵا کە لەشتان ساغ بەیەخوا. ئێوە باسی ئەم گوندەم بۆ بکەن با بزانم هاتوو چۆتان لەگەڵ خەڵکار چۆنە هەڵس و کەوتان چۆنە. وڵی هەوانی زۆر باشە پێکەوە زۆر باشین هەموو نێوانمان پێکەوە خۆشەوە. ئەی خۆتان خەریکی چینە و تەراکتۆر و ئەمانە هین ئێوە بەڵێ جوتیشتی پێین و کەشا کاری کرد کاتی جووتە یان ناوەڵە هەن کەم بووە کار کەم بووە. پێشتر بە مانگاوشتیانە هێناوانی ینی ئاسن و داروشتیان لێ بەست و وەلێ ئێسەوانی کەڵ و عربی کەڵ و عربی و هەودەم قەدیم کەڵ و عربە هەبوو ئێستا تراکتۆر هەیە و توزام گاواسن هەیە وڵا تەراختۆن هەیە و کۆمپا هەیە و هەموو شدەلحان دەستگای ئێوە تەواوی ێزان چاکەن یانی کۆمپاین ئەگەر خراپ بێت یان ئەگەر هەچیشتا هەچیشت ئەوەی کە بشکێ چاچی دەکەین وەلی ئەمە دروستکردن نا دروستکردنەکەی نا ئەوەی کە خراپ بێت لەسەر کارەکە چوزان کۆمباینەکە کار نەکاتیان گاواسنەکە خراپ بەڵێ ئیشکانی ئیش کاری جۆشکاری بەڵە دەیکەین کەس نییە یارمەتیتان باان شاگردن یا هەر بەتەنای وڵی متەسفانە دەرامەدەکەون دنیا بەشی شاگردی و کار بەشی خۆمان ئەگە بشکە ساغ بەخوا دەی دەست و چاو خۆش بە چاک بۆی نانا ئیشەڵام کارە بەدڵ دەکەم ئیشەڵڵا دەی باشە لەشتان ساغ بەخوا دەست و چاو خۆش خۆلاسە ناکەینەوە دەست و چاو گۆش بە خێرن سەرچاو دەکەم خۆ حافستان خاڵەگیانەوە بۆ بەتەنە دانیشتووی ئەوە ماڵی تۆیە؟ ئەی بۆ غەریبی لێرە خەینا ئەو من دێمە لات ئەمان لێکم سەلامەت سەرچاو ماتی تەنیا بە خۆت لێرە دانیشتووی؟ بەڵێ وتەوە ماڵتەوە نییە؟ ماڵە منە کوڕشت هەیە؟ یەک دەنک ئەی بووکتەیە؟ بووچیشم هەیە بووکەکەت بووکی باشە؟ ئارێ وەڵڵا گشتان پێکەوەنیانە کوڕەکە وتێتی من دەستی ژنەکەم ئەگرم و ئەڕۆم لێ پێکەوەی نەما هەمومان پێکەوەی دوێنێ بۆ تەوارە و کوڕەکەم هەیەویژەوە لێرە دەگەڵما خەریکی چین بە ڕۆژە واللهی وەختی کەشاوردێ دەکەین وڵی وڵی بێکاری کەشاوەرزیەکەتان چییە؟ واللهی گەنمە و نۆکە و جۆیە و ئەو جوورەشتانن باسی گەرمەکەم بۆ بکە بزانم چۆنا و چۆنە ئەوەڵ زمینەکە چی وڵای دەیکەینە گەنم دەیکەینە نۆک شێوەر دەکەی دەبڕین ئەلحام بە تراکتۆریە زوو ساڵ نەساڵە ئەو زمینە ساڵەکە ساڵەشی بەهارێ دەیکەینە نۆک پاییزێش دەیکەینەوە گەنم گەنم و جۆ ئەوانە بارەکەی باشانی ئەو نەهەیە کە پارێکی لێ دەربێن و وڵا الحەمدلای باشە شکور بۆ خودای ئەرێ وڵار باسی ئەوم بۆ بکە بزانم کۆمباینە بان کەسێکی لەرە کۆمباینی بێ هەمووتان خڕکاتەوە بڵێەوە من دێ پایینیشی هەیە کوڕێک لە خوارێ کوڕی حاجی حەمەدیە دوو کۆنپاینی هەیە ئەوە هاوینەگە وەختی گەنم درونێ هات ئەوە دیە کۆنپاکەمان بۆمان دەدرێتەوە ڕەحەمەلی دێن و مەژدەهێنینەوە دەیدێن بە دەوڵەتیە لەشتان ساغ بەخوا ئەی پێشتر چۆن بوو ینی ئەرێ قەدیم چۆن بوو کە زمینەکان چۆن بوو قەدیم بەگان دەمان چێڵان زەمین جووتوگا بوو بەداسی درۆنەمان دەکرد دوای درۆنەی ئەوجار مەڵەغان هات بە مەڵەغانی دەمان درونەوە بەگا ئەندامان دەساندن بەهارە شێوەردەکەمان دەبڕی و پاییزەشدامان دەچان بۆ شان و قۆڵێکی زۆری ویستوانە زۆر سەخت بوو ئەوجار درۆنەی داسیمان دەکرد درۆنەی داسیش زۆر سەخت بوو ماندوو دەبووی پشت دێشا ئارێوەڵا هاوسەرەکەت یارمەتیت هەیە؟ بەڵێ ئەویش باش بوو کاری وردەکارێکی دەکرد هەر چێشتەکەی لێ ناوانە؟ کابارەکە بوو چێشتەکەی لێ دەنا خراب نییە ئەڵەن نان و دۆی
سەرخەرمەن نان و دۆشتان نا نان و دۆمانە خوارد ماز بوو مەسەلەن ماستاو بوو ئەو جوورە چێژ بوو نەهارانە بووان دێناین ئەوانە بوون. ئافێتان بێشڵە ئەی ئەڵەن کێوێکی لێرە باسی ئەو کێوە بۆ بکە بزانم شتێکت وە بیر دێت یان شتێکە بیستوەتەوە سوڵتانی دەفەرمووی بەڵە 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 ئەوە ئەو چێوەی ئەو بەرێ سوڵتان ئەوە پێی دەڵێن سوڵتان سەید و قاس ئەو چێوە چێوێکی بڵین لە ئەلعایرەوە دەوڵەت وانشی لێداوە ڕێگای لێداوە ماشێن دەچێتە سەرێ وا هەیە کە بتوان بڕۆن بۆ سەردانی و بیبینن ماشێن بە تەواوی لە جادەی ئیسوادڕا هەڵ دەکشێت دەچێتە سەر سوڵتانی خەڵکی دەچێتە سەری پێی دەڵان شەخص دایدیر نازانم ئەو شەخصە گەورەیە یان کۆڵی شێخە یان سەیدە یان مەلا نازانم ئەرێ وەڵڵا باوەڕیان لەسەرەوەی کە گەر بڕۆیتە سەر و شەخصە ژن باوەڕی پێێتیە و شت قەدیمی داک و دەچوونە سەر ئەو شخصەی ئیوا بوو منداڵی نەدەبوو کوڕی نەدەبوو دەیکو دەگە بچینە سەر سوڵتانی لەبەری دەپارەوە خوددایە کوڕێکمان دێ هاتووینە پەنامان بۆ تو هێنا ئەوڵین خوددا دوامین بۆ شخصی بزانین منداڵیانە بوو ئەرێ وڵات ئیوا بوو دەیبوو ئیواش بۆ لای نەی دەبوو زا پیا بڵێ ئاشتوا کردووە بەڵێ بەرێ وەڵڵا باش ئەی شتێکە زانی شارێک لەسەر و کێوی سوڵتانەوە سەری ئەو سوڵتانە جا بەڵە وەڵی دەتوانم بڵێم بڕوانە سەری سوڵتانی هەر مریدی وین خەمتەرەی و دەرمانی دەڵە بەشانم داهات بەڵای ناگەهان چی دیکەت دەوێ لە منی بەستە زمان ئەرێ وەڵڵا چاو خۆش بەیەخوا خاڵەگیان ئەوم بۆ باسکە بزانم خەڵکی ئەم گوندا چون شەوگاری پاییزی شەوگارێکی زۆر درێژە و پێکەوە جەمەوە بن ینی یاریەکەن جۆرابێنەکەن دۆمین ئارێ وڵات جۆرابێنش دەکەن دەچین لە ماڵێکی خڕ دەبینەوە لەوە تاغێدا دەنیشین سەماوری تێداوێن چامان بۆ تێدەکەن و جۆرابێن دەکەین هەتا سەحادیەکی شەوێ دوازدەی دوا بڵاوی دەکەین. دایگیان ڕاوەسە خەریکی چیت بابزانم بەرەو کوێ ڕۆی سڵام سەرچاوم بەخێر باشیش سلامەت بیشەڵا بە قوربان دەبم بەرەو کوێ ڕۆشتی دایک بێداشتی بەهداشتی لێرە بەڵێ لە مێژە بەهداشتی لێ یان ناتازە بۆی هات ناوەڵا لە مێژە لێرەیە پێ 6 ساڵە لێرەیە 5 ساڵ ئەی چەند نەفەری لەوێ کارەکەن چێکە هەر ژنێکی لێیە ژنێکی لێ ئەی ئەگەر دکتۆرێکی لێ نییە مەسەن پیاوێک یان ژنێکی تری لەگەڵا بێت بۆێرە چون خەڵکەکەشی زۆرن ژنێکی دەگەڵە پیاویشن هەمیشە دێن یانە نیوشیف دێن و ئەڕۆنەوە هەر هەفتەیەکی جارێکی دێن ینی هەفتە و بە هەفتە دێن ئەگەر کەسێک کێشەیەکی بۆ پێش بێت کێ خودای لێ ناگەر مەسەلەن نەخۆشکەوێت دەرجوشتی هەبێ دەستلیان لێ دەدا ئەوان لەوێ نەبنچی ئەشێ ناچار بچنە مەهابادوانی چنە مەهاباتێ بەڵێ ئەنەوەڵە تۆ بۆ بەرە و بێداشتە ڕۆی ئەرەوەڵە دەستمە بێداشتی دەرزی لە خۆم دەدەم ئەخوانەکدایگیان بۆچی دەرزی بۆ لەیڵ وڵا علاقم دێشێ دەستم دێشێ بە قوربان دەقیرا هینەوەی زۆر لە ئەو کات کە گەنجبووی زۆرە کارکردووانە خڵا کاریشم هەیە ئەرەوەڵا مەڕمان هەیە و خەرکی کارە دەبینی و ئەو کات زۆرە کارکردووانە ئەرەوەڵا هندوم کارکردو هەتا سل بووم بۆ خۆم یەخوا لەشە ساغ بەیشەڵاکە ئەوانە بیکە دەرزی لە خۆت بدەیت و بە دەرزی و بە حوب و شتانە بەوانەوانێک بووم بە قوربان دەبم ئەی جگەل لەوە خەریکی چی دیانەی کچەکانت هەن یارمەتیت بن کوڕەت هەیە کوڕێکم نەکرێکی تمێت تۆ قەرەوەش تمێوان مێردیان کردە دار دێنەوە سەرکم دەدەن و هەر لەگەڵ مێردەکە تا بچەنە یان کچە ماوە باشە خوا ئافووی کایشە دەگەڵ بکەکەم و ئەهانێ دایگیان ئەی باسی ئەوم بۆ بکە ئەو کاتکە تەمەنت کەمتر بوو مێخەک و چوزانم شتی وا دروست ناکات هیچم دروست نەکردووە وڵی چوزانم ئانێکی ئەوانە نی حەزی لێ ناکەی ناوەڵی حەز لە هیچیان ناکە ئەی بۆ شایی و بۆ شتی وا هەر ئەوانش لەبەر ناکەی بەرەوەڵاشمەکی دەبەر دەکەمان دەسماڵشت و ئەوانە بخۆم دانادەم باشە پێمە بە شایی یەکیشتان هەیەەوە قەرارە شایی بێوانە کچیە و
نانەوە خانە ئەرەوە قرار دەی ئەچنە تالار نازم پێم لە تالارێنێ لێرەیە نانام بەڕای من لە تالارە من لێم پرسیوتی ئەچینە تالار والله جاگە تالار بێ دەچین ئەگەر لە ماڵێ بچی ینی لێرە بێ ناچن بەرەوەڵا دەچین بڕۆ جوان لەچکە بە بەسەر تا و خۆت بڕازێنەرەوانی تۆ دەبێشمەکی جوان دەبەرکەوی و دەبێ پچی و ئەهانێ خاڵە گیان سلااو باشی خۆش بیاخوا با بمایرە باشیش گر خاڵەگە الحەمدولیلە سلامەت بیشەڵەکە تۆ چاک ببەستەش زۆر سپاس ئەوە بەرەو کێ ڕۆشتی وڵی ئەوە ئەبە ئەولای دەڕۆم بخنمە ڕشتی ینی مەڕتان هەیە و ئەڕۆی بۆ لایوان باڵێ قوربانەرە وەڵام مەڕمانە شوانتان گرتووە یان هەر خۆتانن ئەڕۆن بۆ لای خۆمان دەچینە بێرێ ئەلحانەکانە شوێن ناچی تەنهان ئەرێ وەڵا باشە لەشتان ساغ بەیەم ئەسپە جوانە چییە قوربانە زۆرمانە گیان خۆتان نام ئەسپا وڵی حەوت ساڵ هەست ساڵە بۆ هەرەوە دنا تەراختۆنم بێشتم مێ ناتوانم سوار بم ینی سواریەوانە ناتوان بم فقط سوارم ئەسپا هەر سوارێ وەس پێدەم مەرێ وڵای بەسوارە هەر یەک دانەتان هەیە یان نا دوانسانێکتان دەنکەمانەیە دەنا شتی دیکەمانەیە خوڕانە بی دەڕۆن دەچنە مزرعات کاری پێ دەکەن سواری ئەمە خۆشتر یاهین تراکتۆر و شتەکە وڵی ئەوەی خۆشترە لە تەراختۆنی ساڵانی شەر بە ئەسپ هاتوو چۆشتانە کرد خۆ کات تراکتۆر و شتیوان لەوە تا گەودنیا تێک چوە ئەو دەوڵەتە تێک چوە هەر ئەبەوەی گەڕاوم بۆ سەر و شا خوشتی و دەتوانم بچم بەڵام ماشێنشتەوە لەو جادەی نەبێت ناتوانانی ئەگەر لادی بەدبخدەی بەڵاوە ئیچە لێ دە شەخیاڵ بوو ڕاستەکە ئەی ئەگەر خوانەکەدە کێشێکی بۆ پێش بەیە بتانەوە دەرزی لێبن واکسن و شتەی لێبن کەسێک هەیە بێت بۆ ئێرە چون فقط ئەوەی لێ داخشنشی لێدەم ڕفیقم دێت لی دەدەن ڕفیقم هەیە هەر ئەم ئەسپەیە لەم دێهاتیانە کەسی تریش هەیە بیبێ واللهی ئەلێرە ئەمن نەبێسپم نییە هەرە من ئەمە کەی فیشتان لێتی وانە هەرە وڵی هەر لە منداڵێەوە هەم بۆ وڵای دوو جارە گری شەم لەسەر ئەسپی بە زەمانی ئەو وڵاتەکە پێشمرگەشتێدا بوو دایان کورد ئەوە بوانی دەبێ گرتیشانم بای بەریان دەکەن با وڵی کاری بەکاری کەس نییە ئارە بە خودداوە هەر هەمان بوو ماڕەکانت هەر لە کێون یان نائیان هێنیتەوە وڵدانێنێتەوە ئێواران دێنەوە ئەی شیرروشتەکەی خێزان تی دۆشێ و ئەیەن الحان شیرینیم بەڕ بەڵانە مختێشێکەوە هەی بوو ئەرێوە لە خەزانم بێش دەست و چاوە خۆش بەخوا یە خۆلەشە ساغ بێ زۆر سپاس ماڵ ئاوەدان بێ یاخوا ئێران هەر ڕاوەستا بێ بە هەموو لایەک زۆر سپاس دەکەم خاڵەگیان خۆ حافیز بڕۆ بڕۆ ڕێگیان سلااوە لەبێ باشی شکر بابێ ملات باشی بە قوربانت ماندونە بە قوربانت دەستت خۆش بوویتەوە یان نا ماوتە بە خوڵایستانی ژوورم زە بیلامانی دەریاگمە چۆرگ مەشکە بۆ ژاندومە مەشکەشتانەیە پورێگە ئەرێوەڵە مەشکەشم هەیە مەشکی برقیە یان مەشکی چەرمەکە برقیا ئەو بۆ کەس مەشکی چەرمی نەماوەێسا وڵی پێ حوسەلەی نێلاقی دێشێ دەستی دێشە ناتوانێ بۆیە شان و قۆڵێکی زۆر بەهێزیەوێ مەشکە چەرمەکەوانی زیدەوێ بیلان بە دوو نەفەرەن دەبێ بیژێنی ئەوە ژەلحانەکانی بیلامانێ ئیدی تێ دەکەی قرتێکی لی دەدێ بۆ خۆی دەژیا ئەرێ ئەو دوگمەکە لێ تویتە کار بەسەریوانە نا وڵی بیلامە دوگمەکەی لێدە خلاصە ئەرێ وڵی بیلامانیان بە ئاویشی لە گەرمتێی دەکەی هەتا وەک کارژی بیلام هەڵدەتەوە قەڕۆن دێتە دەرە بیلامانی سەری دەگری جوان جوان ئەی لە بینی شاشێ ئاوی تێ بکەی وانە بۆ مەشوی سادی تێکێگە هەسەرەکەی بگری ئەی بۆ یەک سەتڵ ماس چەندێکەشێ ئاوی تێ بکەیت چەندێک ئاوی ساردی تێ یەک سەتڵ ماز بیلامانێ مەشکەکە دەزانەگە مەشکەی چکۆ لەبێت دەبێت دو سەتڵی ماستێکەی سێ سەتڵی ئاتیەکەی ئارێ وڵا
پێشتریش مەشکەی چەرمشتت هەر نەبووە هەر نەجن نەبووە من ئەی خەسوود نەیبووە وڵا قەت بیلامانە بە دەوری من نەبوو ناوەڵای دێ من مشکەشتی سەرمشت نازانم ئەی پێدوانێ ئەو دۆ کەرۆش دێ مەشکە چەرمەکە خۆشتر بوو لە بای چۆن ئەوە خۆشبا دەڵان خۆش بووانە ئازێ نەبووم بای دەکوداشی بابم دەیکوتی مشکەی سەر بیلامانە خۆشتر بوو هەتا ئەو مشکەی بڕقی تەنەکە ئیتەنەکەم هەبوو تەنەکە بیلەمە بەدوو نەفەران دەماژی تەنەکەکە چۆنە ینی هەر وەکو چەرمەکەیەوە لێ بە تەنەکە بوو دوو نەفەر پاڵۆنەت بەستەردا دەدا هەتا کە فڕۆنەکەی نەداهاتەوە دەر بەدوو نەفەران دەدژان ئارێ وەڵا. هاتیمێتە لام حاجی خانما دیارە زۆر دەستڕەنگی نەشتی زۆر زۆر جوانی دروست کردووە هاتیم بیناسێنین باشی شکر بە قوربانت باشی شکر زۆر سپاس دەکەم حاجی خانم گیان باسی ئەم شتە جوانانم بۆ بکەوە دروستە کردووە با بزانم کردو جا ئەی میرزایشم دەزانی میرزایی چییە؟ وڵای ئەو پسەر پەنجەی هەمووەک ئەوانە ینی تەرحەکانی پێش لەوە پێم بڵێ کە ئەم کارت لە کێوە فێر بووی وڵای هەر لە ماڵە با مەگەهاتم لە دەمزە دایکت وڵا لە دایکم بەڵێ هەر حەزلی بوو دروستت کرد و تا خۆشە ئەلحانیش پێم خۆشە چۆن ناو چۆنەکە دروستکردنەکەی بە کاموا دروستیەکە یان دروستی دەکەم بەنیش دروستی دەکەم بە شیش گۆرەوی ئێستا شەر بەبەن دروستێکە یان نایسار کاموایە ئەرێ وڵا بەکەم ئەلحانجی هەر بەکەم وای دروستی دەکەم ئەی چۆناو چۆن بوو پێم بۆم باس کە بزانم بەنەکە چی لێ کرد ئەتهێنا ینی بەنەکەگەی بزن بووانە ئەگە کامە کرد لە شاری دووڕ کامواکە نا باسی بەنەکەم بۆ بکە واهینی بزنە مووی بزن بووانە با ئیمەڕە هین مەڕە ئیمەڕی تەشەکەم دێنا دەم ڕست و دوای بام دەدا و دەم کردە قانگڵە گۆرەیم پێدەستنی سەر کڵاوم پێدەچنی و بە شیشە وانە وڵا بە شیشەی بە شیش گۆرەوی چی دروستە کرد ینی سەر کڵاو کۆت ئەوەی ژنان دەبەری دەکەن تۆزلیخ ئەوانە تۆژلیقەوە وا لە پایەکەن پیاوان لەبەر سەرما و ئەرێ وڵا لەبەر سەرمایە تا هەستەیە ئەرێ وڵا دەست و چاو خۆش بەیاخوا ئەی باسی تەرحەکانیم بۆ بکە بزانم ئەوانە چۆناو چۆنانی چ نەوعیکی هەیە ئەوانە وەڵای بلامانی ئەلەوەی دوودەن کە ئەلەوەش سێ ناویان چییە ناویان هەیە وەک بڵێن قەندان ئەرێ وڵا ئەوە قەندانەوەشم لەوشترێ جگە لەمە ینی جگە لەمە ئەتوانی تەرحێکی تریش بچنی یا هەر ئەمەیە میرزایژی ئەوە تا ئەو عاستای بیلامانی وەک ئەوەی دەیچنی ئەوە بە میرزایی ئەمەی فەرقەکە ئەمەی گوڵ وڵا میرزای فەرق دەکە ئەوانەیە میرزایە ئەوە بەوانێک دێتەوە ئەی بووە مەسەلەن خەڵکی ناودێ بڵێن ئەوە مەسەلەن دوو جووت گۆرەوامان بۆ دروستکە و ئێمە دروستیشی دەکەم لێت ئەرێ وڵای ئەوێ ڕۆژەدا گوێ جووتی دابە دواڵش زۆر باشە لەشە ساغ بە یاخوایشەڵا حاجی خانگیان ئەوە چۆن نەزانی کە ئەمە گەورەیە یان چکۆلەیە یان ئەمە بە پای ئەو منداڵە ئەبێ بە پای من دەی پێوی بە بەستی دەی پێوی جاوی واڵ لاقی بڕە گەورە بێ گەورەتر دەبێ گەورەتری بۆ بچنە ئەی والاقیشی چکۆڵە بێ ئاوە بۆ منداڵەکان نیو بستەوانە بۆ گەورەکان بستێ ئارێ وڵا گەورەتر بێ چەندێکی پێچێ گۆرەویەکی ئاوا بچنی چۆن ڕۆژی پێچێ وەڵی جاری وایە بە دوو ڕۆژان جوی تێشی دەستن ئەگەر زۆری وەخت لەسەردان لەسەری بە دوو ڕۆژان جوی تێچیتەوە دەکەم ئەی چاوی ئەشە زۆر لەسەردا بنێەوە ئەرێ بە خڵای چاویشت پێو دەبێت ئەو کچانە لار لێم دەشارنەوە دەڵە نابێ بکەی لەبەر چاوت باشە حاجی خانم گیان دەست و چاو خۆش بە یاخوای شەڵاکە لەشە ساغ بە بەردەوام بنیشله ئەو فیلم بەردارە ڕەبی بێم زەڕات بێ سپاس دەکەم حاجی خانم گیان عزیزان قسمت وا بوو کە ئێمە بین بە ماڵی کاکەماڵ و کاکەماڵ لەگەڵ خێزانەکە میوانداریمان بکەن بە بیان ناسێنین کاکەماڵ باش زۆر سپاس ئێوە چۆنن باش مەمنونم تەشەکر دەکەم زەحمەت کێشە خۆت بناسێنە کاکەماڵ من کەماڵ کوڕی حاجی اسماعیلی خەڵکی حاجی خەڵک ئەی ئەو ئاغایە ئەو برامە کامیارە
ئێوە خەریکی چین والله من لە حاڵی حازردا دهیاری حاجی ئێوەش خۆتان بناسێنن با خەڵکەکە بتان ناس یەسوی مامی ڕۆشم دهیاری حاجیاڵی کەندی ئەلانیش لە کەنگەوە بووم بە دەهیار و چەند ساڵە دەستان پێک ماوەی 2 ساڵە دهیاری حاجیاڵی کەندیمە تەمەندان چەنە تەمەندان ئەو نە زۆر نییەکە چۆنەکە خەڵگاوەڕێی پێداین و خەریکی کار بوون تەمەنم 26 ساڵە باوەڕ پێکراوی جەماعەتێ بووم و وەک شتێکی منتەخەبی شوڕامە شوڕای دی ئەوە نیاڵم تەمەندان ئەوە نییەوە لێ چۆنەکە خەڵکەکە ئاوە باوەڕیان پێکردون و بوون بە دەهیار ئەی باسی ئەوم بۆ بکەم بزانم ئەم دەیە چەند نەفەر دانیشتووی هەیە چەند ماڵە والله ئەلان لە حاڵی حازردا 701 نەفەرە 136 خانەواریشە حاجیاڵی کرد من لە پێشە وتم کە پێمەوە بە 146 دەمە 136 ماڵی تێدایە باسی ئیمکاناتەکەی بۆ بکە بزانم قوتابخانەی لێیە تاپۆلی چەندی لێیە والله قوتابخانەشمان هەیە تا سێومی ڕاهنمایی مەقتەی ابتدایی و ڕاهنماییمان هەیە خەڵکەکەی زۆرن وا بیرتان نەکردێتەوە کە دەبیرستانی بۆ بهێنن ئیتر خەڵکەکە ئەو نەهات و چۆنەکات بە ناوجادەیە مناڵەکان ئەو زەحمەت نەکەش بەڵێ واللهی ڕاستی بێت دەبێ امکاناتەکە وا بێ هەڵگرێ مەقتای نەزەری دنیا جەمعیەتی لە 1000 نەفەر بەخوارەیە بۆیە نەمانتوانیوە ینی ئەگەر جەمعیەتەکە 1000 نەفەر خوارتر بێ دەبیرستانی پێنادەن وانە پێنادەن ئەو جارەکانی موقعیتی دیکەش وایە دەبێت لە مرکزیت بێ و نەزەریە بە مرکزیەتی هەمان لە دی قەربڵاغ دایان ناوە شەبانە روزیان داوە ئێرە مرکزیت نیاشە بچن بۆ ئەوێ ئەوێ قەربڵاغ ئەی خۆتان تا چەندتان خوێندووە واللهی لیسانسم هەیە بۆخۆم سنای غەزایی کۆنتترۆل کیفیت لە مەهاباد خوێندوتانە یان ناچوون بۆ شاری لە ڕزایە رومیە چۆنەکە هەر لە ڕزایە نەماونەتەوە چون ڕزایە شارێکی گەورەترا ئەمکاناتی زۆرترا هەر لەوێ نەماونەتەوە هاتوونەتە بۆ ئێرە بووم بە دەهیاریێرە واللهی بۆ خۆم زادگاکە مێرێ هەلێرە بە دنیاەتوم کە ماقتەی لیسانسشم خلاص کردو پێم خۆش بۆ هەدفم ئەوە بۆ خزمەتێک بە جەماعەتەکەی دیەکە بکەمەوەندی لە دەستم بێ دەتوانم دابێ زەحمەت بکەشم بۆ دیە زۆر باشی شەڵا کە تەمەند درێژ بن لەشتان ساغ بە لەگەڵ کاکەماڵیشە بدوێن کاکەماڵگیان ئێرە مزگەوتی لێوان باسمان کرد لەگەڵ ئەو حاجیا کەوتیان تازە 2 مزگەوت بووە کە ئەویان ڕوخانووە و دانێکی تریان دروست کردوێتەوە قوربانی ئەکرێت لەو مزگەوتە یان مەلاکەی چۆنە باسی مزگەوتەکەم بۆ زۆر مەلاکەشی زۆر باشە ئەرێوەڵا قوربانیشی لێ دەکرێ زۆر خۆشە وانە کە بڵێن قوربانیەکان چون زۆر کەس ئاهاتن لە بەردرگای ماڵەکانە قوربانیانە کرد یان ئەیان بردە مزگەوت ئێرە ئەی بنە بەردرگای مزگەوت یان هەر کەس لە ماڵی خۆی لە حوشەی خۆیان قوربانیەکە یکات و ئەمجار بڵاویەکەن ئەوەڵدایان بردە مزگەوت لە مزگەوت سەریان دەبڕی و ئەڵاو پەڕیان دەوت و جژنە پیرۆزان لە یەکتریە کردوەلی ئێستاوان نەماوە وەکەوەڵ نەماوە کەس لە ماڵی خۆی سەری ئەی جشنی ڕەمەزانەکان چۆنایانی ئەچن پارشێوان کێ هەڵتانە سێنێ سەڵاکەن یان نائەن لە درگاکان و وا هەڵتانە سێنن وڵە پارشێوان ئەلان سەڵای دەکەن سەڵای دەکەن و قەدیم نەماوەکە کەسێک بێت دەهۆڵی پێبێت و با لە درگاکان وانە بەڵێوانە لە هەوانێ ئان سەڵا دەکەن ناوەڵان لە دەرگانات ئەی جشنی ڕەمەزانەکان هات و چۆکەن چوزام خێزانت شربەتی مێوەش دروستەکات و شیرینی دانێن و ئەرێوەڵا شربەتی مێوەش دروست دەکاوەدی زولبیادادنێن و ئەدی خورما دەکڕن و ئێواران خورما دەخۆن بە خورمایشکن و شەوی خۆش دروست دەکەن و ئەوە ئێرە قەڵای بەرزی لەیە وا هەیە کە جشنی نەورۆز گشتان بچنە سەر قەڵاکە ئاورێکی گەورە بکەنەوە و لەوێ نەورۆز بکەن یان نا بەڵە واشەیە ئەو جژنی نەورۆز ئەرەوەڵا ئەوەش دەبێت ئەی منداڵتان نییە منداڵی چکۆلەکە بڕوات نەورۆزانە جەمە بەرێوەڵا دەسن نەورۆزانش جەم دەکەن و هەر زۆر دەسن یەکجار زۆرەوە هەر زۆرە لیارە لە نێودی تەوایم بیرتان دەخۆتانەوە کات کە لاو بوون ڕۆشت بێتن بەڵێرێوەڵا پشتێن دەکمان پێ بوو سرامان تێدە خز ماڵ بە ماڵ دەچین بە کولانی ماڵەکەیدا شۆڕمان دەکردەوە دەمانیش هێلکەن حەلاوە مەلاوە هێلکیان بۆ پشتێنەکە دەخستی جەمتانە کردەوە ئەتان بردەوە ئەرەوەڵاوە ئەی ئیسا منداڵ دێ واکات ینی نەوەڵانە منداڵی واچ کۆلم نەماوە ئەی کەس دێ لە ناو دێکە جەمەوە بنکە کاری وا بکەن وا دەکەن ئەرێوەڵاوا دەکەن دەی باشە ئەی ئەو سەردەما کە بارانە هات بەهاران ئەرێ بوو کە بارانەتان دروستە کردەوە یارانشان دروستە کرد باوارێوەڵا قەدی مەلعانە
ئێستا بۆ مناڵەکان وای لە ناتوە ئێستا سەریان خەن ناو گوشی و کەمپیوتەر وانە یعنی ئەستا ناوەڵا نەماوە بەڵام ئەو ڕسمانە زۆر جوانە ینی ئەگەر بمانەوێت دووبارە بیهێنینەوە واخان شتێکی جوانەوە بەڵێ ڕێوەڵا ساڵانەوە هەبوو گە باران دەباری بووکە بارانان دەکەیرکێکیان پێدەدا و دەرزیشان لە بووکە بارانەکە دەدا دەست و چاو خۆش بە یاخوا زۆر سپاس ئیشەڵڵا کە لەشتان ساغ بێت تەمەتان درێژ بێ زۆر سپاس دەکەم سەر و سەرچایمە دەست و خۆش بێ زۆر سپاس دەکەم هاوڕان لەگەڵمان بێت. دایکیان چۆنی؟ باشی؟ سلام علیکم. باشیش؟ چۆنی پورێگیان؟ قوربان موفق بی ئینشەڵڵا. خۆش بی یاخوا زۆر سپاس. خەریکی چیت بە ڕۆژان؟ وەڵای خەریکی ماستیم و خەریکی پەنیریم و خەریکی وڵات خایانکردنەوەم و ئاوە ساغ بە یاخوا ئەی کەسێک تێ یارمەتیت بە؟ ناوەڵا بە خۆم بەتا قتێنیم. ئەی کچێک بوو کێک کەسم دەگەڵنێ بە خۆم واغاکەم. دەی باشە ئیشەڵڵا کە هەمیشە ژیانتان پڕبێ لە خۆشی. دایگیان وتت ماسوشە دروستەکەوانی ماست و کەرە و کەرە چۆن دروستەکرێ لەو کەرەی کوردی؟ ئەنگاکەی بدۆشی وی کوڵێنی و هەوێنی کەی و بیژێنی وی کەیە مەشکە دەبێتە کەرە. ئەی مەشکەی برقی تێوانە؟ ئەریوەڵا مەشکەی برقی. ئەی پێشتر مەشکەی چەرمت هەبوو؟ مەشکەی دەستی تەنەکەم هەبوو. هانی تەنەکەت هەبوو. ئەی چەرمە نەبووە؟ نەوەڵا نەمبووە. این چەرمەکە خۆشەوایە؟ خۆشە ماوە 4 نەفەری دەوێ. شان و قۆڵێکی بەهێزیەوەی وانە؟ لە 4 نەفەری دەوێ پیاوی بە تااقەتی دەوێ. ئەی دایگیان تەشید ڕستووە یا تەشیشم ڕستووە شانەشم کردووە. شانە چۆنە؟ شانە ئاوە شانەکەی دادەنی خوریەکەی ئاوە لێ دەکەی ئەو دەبێتە شانەوە. دێ باشە شانت کرد ئیتر دەپێچین و دەڕێسین و دەکەنە گۆری و دەکەنە چارشێ و ئاوە بە قوربان. ینی چارشێویش؟ بەڵێ. چۆنە چارشێوەکە چۆن دروست ناکرێ ناتوانم. ئەلحانە ئەو کات چارشێوە دروستەکە؟ بەنەکەمان دەرز دەمانێت جۆڵادێکە دە چارشێوە. ئەی گۆرەوی. گۆرەویەکە چۆن بوو؟ گۆرەکەش دەمارست و بامان دەدا بە شیشێ دەمان کردە گۆری. گۆرەویت بۆ هاسەرەکەت چنیوە؟ بەڵێ. ئیسەش لە پایەکە ئیسەش ماوتان چون ئەو گۆرەوی بەنانە زۆرە مێنێتەوە بیلامانێ لە مێش ساڵە نەمچینیوە. یخوا لەشە ساغ بێ. ئەی باسی ئەو خەنە جوانم بۆ بکەوە داوتە لەسەر. ئەو خەنە جوانش بیلامانە خەنەکەی دەکردین و بای گرم دەگرینەوە تی دەدەین. هەر خۆت لێ داوانیە؟ لەر بۆ خۆ لێ دەدەم. ئەڵەن ساڵان ئەگەر قژوشتە پیس بووە یان چوزانم شتێک وایەت خەنەیان لێ گروانیە؟ بەڵێ. خاصیەتیشی زۆرە وایە؟ لە خەنەشتی چاک. یا هەر بۆ دەست و چوزان؟ جەش باشە بۆ 50 جوانە ئەریاوەڵا. باسی شایم بۆ بکەوە کات کە مەسەلەن خەنەیانە هێنا خەنەبەندان بوو. ئیسە خەنەبەندان زۆر کەمتر ماوە لە شایەکانە ئیسە فقط مارەیە و زەماونەکەوتەوە بوو. ئەو کات خەنەبەندانتان بوو ئێوانیە؟ بەڵێ. باسی خەنەبەندان وەکەی بزانم خەنەبەندانی و کاچۆم بووە؟ وڵای ئەمە خەنەبەندانم نەبووە. هەر کەسێک ئەگەر بوو بێتی لەێ دەچین دادەنیشتین و خەنەکەیان دەجێڕێ چ قامچێکماتێ دەناوی. ینی بووکەکە خەنەکەی هێناوە جوانە گرتەوە و سەرەکەی تەزئینە کردووانە ینی جوانیە کردو ئەی هێنا هەست بە تۆ ئەمن و ئەوی دیکەیش قامچێکمان تێدەناوە خەنەبەندە. ئەی وا بووکە تەرحۆش دەبن لەسەر دەسوشتە ینی بووکەکە یەکسەر ئەمانەی پەنجەی بگرێتە خەنە بە گوڵوشتەیان نە هەر ئەو کەفی پەنجە دەکردەوە نێوەڕاستی دەکرد دە گوڵ و ئاوە. دەی باشە ئەی دایگیان ئەچی بۆ کێ و دەشت و دەرو وڵای لە مێش ساڵە نەچمە چێ و دەشتی ناتوانم. زمانی خۆشم چوو ماوەڵایان ناتوانم. گژوگیاکان کە هاوسەرەکەت بۆتە هێنێتەوە بۆی دروستەکەی بە زمسانانە وەک بڵێن دەگەبیێنێتە بێ دروستی کەمیدی. ئەی کنگر و چوزانم گیلاخە و ئەو شتانە؟ ئەرێ وڵا گەبیێنێتەوە مەجبورن دەبێ بۆی دروستکەمیدی خۆ فڕێ نادەم. حەزی لێکە؟ ئەرێ وڵا ئەی خۆت حەزی لێکە؟ ئەو خۆشم حەز لێکە. پێ باشە ئیشەڵڵا نۆشی گیانتان بە عافیەتان بە ئیشەڵڵا.
دێ باشە دای گەندە سوچاو خۆش مەرحەمەتی زیاد خواهش دەکەم لەسەر ئیجازەت خۆش بێخوا خواهش دەکەم خوا حافیزە بێ دەست و چاو خۆش بێخوا حاجیگیان سلااو لێبێ باشیش کرد زۆر سپاس باشن جا حاجیگیان وتم حاجی حەجە کردوە بەڵێ ئیشەڵڵا خوای گەورەی لێت قبول کە کێ ڕۆشتوی بۆ حەج قبولکە ئەچوە چوونی باشی سلامەتن زۆر سپاس کێ ڕۆشتوی بۆ حەج بە خودای ساڵی تقریبا 8 ساڵ پێش 8 ساڵ پێش خوای گەورەی ئیشەڵڵا لێت قبول کە لەگەڵ کێ ڕۆشتوی لەگەڵ حەجاجی گەرانە ڕۆیشتم ئەی ژنەکەشە برووە یا هەر خۆت بەتەنە تەنێ بووم ئەی بۆ ژنەکە نەبر شانسی خوددا نەیبرە ئەم بووە بیلەمانە قسمەت نەبووانیە ڕستقی نەیبر بڵێ ئیشەڵڵا کاویش بڕوە حاجیگیان باسی ئێرەم بۆ بکە بزانم ئەزانی بۆ ناوی حاجالی ناوی چی بوو ئەرێ حاجیالیکەندە بەڵێ حاجیالیکەن مثلا هەر نێوشی ئەو قەدیمی هەرنیامە ناوبینە ئابوو خۆم نیۆم حوسمانە ئەو هەر نێوش بەسەردا هاچۆنی حاجیالیکەندە فەرموچی دیکەش دەرە خزمەتتەدام زۆر سپاس ئەڵەن کانیەکی زۆر بەناوبانگی لێ ئێرە باسی ئەو کانیەم بۆ بکە بزانم ئەو کانە دەفەرمو ئەو کانەمرادانە بە نێوی کانەمرادانە ئەوە زمانێکی بیلامانە بەهارانە زۆر دەبوومان دەستانانە هەر زۆر دەبوومان گەر لەو پێ لە هاوینە دامڕە کەم دەبوو ئی ماستا و ئی مەڕ و مەشکە و شتیەوە ئەو کانە ئیستیفادە دەکرد هەرە هاتن لێرە ئاوکەتان هەڵە گرتووەتان بەر بۆ سوور و بیلامانە بە جەڕۆی بە سەڵی ئەلەوەی ئاوما دەبرە بۆ ئیستیفادەمان لێ دەکرد باشە هاتنە سەرکانی لەگەڵ ژنەکانە بۆ خۆتان ئەوان گۆزەی وەڵاوەزم پیانەکە کەنەمرادان هەر پیانەکە بەشکم برادان حاصل بە جوانەکانمان کیژەکانمان لەوەی دامەش باش ئێوە هاتم بۆ ئێرە مراتان حاصل بوو بە خدای ئەرە شکر هەم باش نێرە وەڵال هەموو جوانەکان هەموو حاصل بۆی چۆن ئەگەرانوت ئاوەکەی بخۆیتەوە مرادە حاصلە بوانی خداوەشیلی ئاوەشی خاوێنە ئاوەشی خۆشە شیرنە ئاوەشی چاکە بۆ تەواوی دی یەکەمان جوڵ لێ ئەو تاقیەکانم هەم مزگەوت هەم کێ خودداکانەوە دەستنۆژ هەڵەگەر دەچێن بۆ مزگەوت دەستنۆ نزیک بوو مزگەوتەکەمان زۆر خۆش بوو. جەماعەت سلام عەلەیکم سلام عەلەیکم باشن سلامەتن بێمە ئێرە دانیشم فەرمون فەرمون باشیش کوور بەخێرە سەرچاوم زۆر چۆنە لێرە دانیشتون باسی چیەکەن باسی ژنانەکەن بەخڵای بۆ چیش ئاخاڵەن هەر پیاوان باسی ژنەکەوانیە بە خدای بۆچی باسی ژنیش باسی پیاوان دەکەن ئێمەش باسەکەین و ئێوەش باسکەن قەی ناکە هیچ لە هیچ هیچمان لە هیچ باز دەکەن دەی باشە باسی ئەم گوندەم بۆ بکەن بابزانم کەستان نەزانێت کە بۆچی ناوی حاجی عەلیکەنە ئێوە زانن واللهی نازانینەوە لە قەدیمەوە گویا تورکی لێ بۆ منتەقا ئەو دیاتانش کولەن نێوەکان نێوەکانی ئەم دەور و پشتا یعنی کە بەرەو بۆکان و مەهابادوانەوە دی یەکسەر حاجیالی کەندا کە پکەندا قەرەبڵا غاوانە تورکین جایدی لە تورکی ڕاتون نازانینەوە باشە ساڵاتوشمان لەکن نێ بزین بزین بۆ نێ جوانن هەمووتان جوانەوانە ئەممان زعێڵترە ئەوە لەممان زعێڵترێ دڵی جوانە ئەرە وڵی دڵم زیێڵە باشەرەوە باشە بە ڕۆژە خەریکی چین وا بڵێن ژیانتان چۆن بەسەر وڵی خەریکی مەڕ و ماڵاتین و خەریکی مانگیان و خەریک کەشاوەرزین و ئەوانە هەموو دەکەینی دی ئەو کارانەمان هەموو هەیە دی وڵاتی خۆماندانیشتین و ئەوە دەگەڵ بۆ کوشتی بۆ خۆمان دانیشتین زۆر چاک و نێوانت لەگەڵ بووکەکە تا چۆنە وڵی زۆر خۆش دێن هەرشان لە کوڕەکان خۆشتر دێت ئەوان خۆشتر دێ لە کوڕەکان بینی و لای شەڕی کرد بوو بڕێک شەڕیش دەبێ بە خوڵای بە خوڵای شەڕ بۆیە ئەڵەم نێوانتان چۆ ئێوە بوو کوشتتان نەوەڵە کوڕم زەوانم مێزاژ وەڵامیش نیمە بابا شوخێ دەکەم وەلی بوو چوزان ماخە واڵێ ژنمانی وتم باخۆ بگەڕین بە شوێن ژنێکە پیرمان دەکەی پیرمان دەکەی دەڵی ناوەڵا جوانی تازە ئەی ئێوە خەریکی والله ئەمەش خەریکی کەشاوەرزی و پاتاڵداری و بەهرەی کەشاوەرزیەکەتان زۆرتر چییە وەڵی نۆک و جۆ و گەنم و چەوەندەر و چوزانم شتیوان ئەمەوانەمان نییە چەوەندەر شتی ناکەن لێرە کەم ینی ئەگەر ئاو کەم بێت دیتر چۆندری وەڵی راوی نەیدیم تاسفانە نەزەراوێ داومان نییە ئەو زۆر کەمە بەشی کەشاوەرزی هەتا بۆ گەن بجۆ شتیژنێ
هەڵماسی شتا هیچێک ناوەڵاوانەمانە فقط دێمە کارێرە ئەی چۆنە فالەی بۆ گرن و کاریگەری بۆ گرن ئەرێ وەڵا بۆچی بەعزە کەسێک فعل شتیان کەمە کارگەری بۆ دەگرن بەعزەشیش بۆ خۆیان خەریکی دەمەخڕی دەکەنەوە باشە لەشتان ساغ بەخوا کامتان نەزان باسی گوندەکانی دەور و پشتم بۆ بکەن با بزانم ئێرە بەکیۆ نزیکە ئێرە تقریبان زیرانەکانی سونزاخە کە پکەندە قەمتەرەیە خات و خاصە سونزاخە دەرمانە ئەوە دەیاتی دەوروبەری من ئازادە هەروە بێتەوە خات و خاصە کەپەکێتدا قەمتەرێ ئەوە هەموو لێک نزیکی نیدی هەمووش کۆمژ یەک دەکەین نێوانمان خۆش دەرمان وتم نێوانتان چۆنە هاتوو چۆکانەتوانێت چۆمان زۆرە هەموو دەستینە سەر خۆشیە ئەوە ژنێ دێنن لێمان دەژێرنەوە کارتمان بۆ دەنێرن کەسان هەیە ژنی هێنابێت لەو دەور و پشتەیە کچی خواست بێ ئەردەو ڕۆژانە کچی دابێ بەولا ئەرەوەڵا هەموو کسمان هەموو بەخشەوام چاردانە کچم بێ بێرداوە لە 15 ساڵی 15 ساڵ وڵا کەمە 15 ساڵ زۆر 15 ساڵ هەموو دەزان بابە هەموو وایەیانە ئەڵەبیشیان لێرە مێردیان کردەوە وەڵای دویان سێیان لێرە مێردیان کردووی کاعەلی چەند مناڵتەیە حاجی تقریبا 2 کوڕ و 4 کچم هەر چوارە مێردیان کوڕەکانی شەرچیان ژیان هەیە بەڵام کچێکیان زۆرم خەم بۆ گەمێردی کرد ئەوە بیرەوەریەکی خۆش دێ ئەوم بۆ بڵێ باشە ئەڵا چۆن بوو لێرە بە مێردمدا ئەویش ئەمە دەمی حیسمان نەدەزای لە مێژە 20 ساڵ لەوەی پێش ئەویش کتم باڵی خۆش بێ باڵی خۆش بێ ئەو کچێ چون تەلەڤیزیۆنێکم بۆ کڕی و هێنام لەوێدام نادەگەڵ ئامۆزایە چ خۆمەگە هێنام لەوێدام نا تەلەڤیزیۆنەکە لەو سیاسپید بوو سەر و بنی وەگێک بوو ئەمەش تەلەڤیزیۆنەکەم دانا کوتم شلێر وەرە چاوێت چلێکە نێوی شلێرە ئەویش تەلەڤیزیۆنەکە مەگە هەڵکردە پێشدا دەگەڵ ئەو ئامۆزای خۆم تەواوی عالمەکە لاقی لە حەوای سەریان لە عەرزی بەرەو پشتمان دانابوو ئەویش ئامۆزایەکەم کوتیر و چییە سپێنێ دەبێنەوە بۆ کابرەتم قوبوڵی ناکاتەوە ئەمە 2 ڕۆژە کڕیومانە حتا تەلەڤیزیۆنمان هەڵدەکرد هەر لاقییان لە حەوای دەگەڵ ئاوسەر و قوم حاجەگە وای لێ بکەی جابازە باوەڕیان نەدەکرد ڕۆژ کابراکس تەلەڤیزیۆنەکەی ئاوا لێ کرد کوتی بام ڕاستە ئەویش سلێری کوتم سلێر وەرە وەڵاوە حاڵە شوێ ئەگە هەر لەبەر دەکەی کوتی کاکە کوتم دەڵێ چی کوتی تەلەڤیزیۆنت بۆ ئاوادانەوە کوتم بۆ کوڕە کوتی ماڵتە پشتی دێوانی چیە سەراونت کردووە چابەوە کردبوویانە شاعیرە هەر چێشی دەچوو ئەرە کابراکەی تەلەڤیزیۆنی سەرۆ بندانەوە هەوە ئەرە بەخوا هەر بەوە ناسراون بخێری سەر چاوەکانیشم ڕەبی زۆر سپاس ئەرە بەخوڵات ئەی کچەکە دوای هیچینەوە کچەکە هیچی دەکە دوای ماڵەخە زورانی نایانودەوە باوکی بۆ جۆستیانەوە هەر خزمی خۆم بۆ العایژەوە شەر باسیەکەن ئەیاستاش باسیەت دەکەن هەر باسی من دەکەن دەڵە بابەوە بووە ئاوەدانەوە دەڵم کوڕ بابوو هندم خەمی ئەو کچەی زۆرم خەم وەشم نەبوو بەزاتی خوڵای زۆرم خەم ناخۆش بشووەکە زۆرم پێ ناخۆش بوو جا شەوەیە ئەگە چاوم لە زیەکەی کردە زیێدا نەبوو ئەمیش نەدەگریان بەڵام خێزانم دەگریا ئەمیش کتم بۆ دەگری تۆڵا خەم وەڵامی ژێڕاوی بڕەکەم لێدا لە گریانی دەست گریای زۆر گریان باش بوو خراپ وەڵا ئەوەم بووینەوە ئێستا جێ خۆشە جێگای خۆشە ئەرێ وەڵا لە زاواکەت ڕازی زۆری لێ ڕازیم ئەرە وەڵا ئەوەندە کوڕی چاکە ئەوەندە کوڕی چاکەری خۆمانەی دینەوە کەعالینەوەی هەیە بەڵە لەو کسە باش ئەی باسی کێوەکانم بۆ بکەن ئێوە سەران داخسۆ خەریکی و تەزبێحەن بێن بیری چی کەوتنەتەوە ڕاستم داخە بڵێن چی وەڵای حەت چێوێکی بڵێ ئەوە قوتلویە سەر سوڵتانمان هەیە ئاڵمەڵومان هەیە مای سوورمان هەیە ئەنوای نازان ناوەکانی بۆە چون ناوەکەیەوەی نازانێوەکانیان بۆ هەر لە قەمی قەدیمە لیان ناوە. خۆشەویستانم پرۆگرامی ئەمڕۆشم کۆتایی پێهات زۆر سپاس کە تاخر لەگەڵمان بوون سپاسی خەڵکە جوانەکەی حاجی عالیکەن دەکەم کە بەڕاستی پێمانەوە ماندوو بوون ژیانێکی پڕ لە ئەوین و ئاشتی و ئازادیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر ماڵاوە.